بەڕاستی بێستانێک چاکت کردووە. سپاسی هەستی بەچینت دەکەم چی سەڵ. تێحلە و هەمووشیت ناتوانەی. جاوەرە تیاخنە دەوەرگت کێ ساڵ. ئەو بازما چیە؟ پێم وایە لە ژێرەوەمان. بێشک کاری مڵایە. خۆیەتی ئەوەی کە شکم لێ دەکرد. ئەو ماڵکاو لە هیچی نەهێشتووە. ئایا گەرگەمە شامیەکان وازل بم تەقن. ئەها وەڵا بەفر دەستی بەباری کرد. کوڕە بەفر نییە گەنمە شامی بەچینی هەتا دەم نەبرێشکە. برێشکە برێشکە برێشکە. دەبارێکنەوە ئیدەکە دەبارەوە هەی دەبارێ دەبارێ کڕێوەی دەکایە و دەبارێ و گیان دەبارێ دەبارێ برێشکەی دەکایە و برێشکەیان برێشکە وەرە بیا خۆشەوە برێشکانێ. تحلو تەماتە سوور و زلانە تامینەکەم دڵم دەتۆخێ. ئەگەر دارێکیان بەر بدێنیدی هەر باز مەکە هێندە بەرز لەبن دەگەنە تەشقی ئاسمانیە. ئاوە ئەگەر مرۆڤ لەش ساغ و بەکەیت بێ هەموو شتێک بە چاکی دەچێتە پێش. ئاها شتێکم بیرکەوتە. هەوایە چەند گەرمە ماڵ خەراب. هەر چۆن بەدەبێ ئاویا بدەین. بەڵێ ڕاستە. باش هەڵی میسە خوا قەزاکە و زۆر خۆشە پیاو یارمەتی خەڵک بدا بەڵام کەتین و بۆ دەبێ بۆ خۆشی قۆباکی لێ بدە. ئایا پیاو چ ناکە بۆ برێشکە ئێستا کارمان تەواو دەبی و ئیسراحەتی بۆ دەکەین ئەممان ئیسراحەت. سپاس خاڵەوشتر هیچ شتێک لە ئاو خۆشتر و چاتر نییە. خۆ من پێم کی حەزم لە ئاوە. ویس چەند خۆشە ئەدی تۆ بۆ خۆت لە ئاوێ نادەیگا زۆر جا پیاو بەدڵ بە ئاوێ وەمەلە دەکەوێ
جاتخواوەش بوو بە بارانە و چەند گڵۆپ هەیە. چی ساڵ بینیدەوە بۆ قەت چەند بەهێز بوو؟ بەڵێ دیتم بەڵام حاڵی خۆمە لە حاڵی سەگ دەچێ. کوڕەچنیە خۆ ئاو هێشتا نەگەیشتۆ تاجنەوە. کوڕە بابەکە دابەزێ مەکە دەنا بە شەرەف دەکەوینە ناو ئاوەکەوە. نەمگۆ چەچا کوڕە ماڵم لەوە فەرامۆشی بکە باڵێکی دی دروست دەکەین. دای خانوویەکی تر دروست بکەین یان نە؟ تێدام هەتا ملان جا کووەوە حاڵە. عەجەب لە فاوێکی بەترس ماترسە تازە نیشتەوە. برایەوە لە چیا بوون؟ ئەمە کێ هات؟ پێم وابێ پێویستی بە کەمەندێک هەبێ. ڕاوەستە پەلەمەکە. هەم دارە بگرە ئەو دارە. ئەیجان بێسانەکەمان هیچی لێ نەهاتووە. ئەی تەماتەکان کوڕە چەچا ڕوت ڕەش بێ هەی. زانە چۆن دبوو ددانی تێک دەخەمەوە؟ لێگەڕێ پیاو هیچ نییە. ئەدی تەماتە سوورەکانم چی نییە دیسەندیان شیرینەوە. کوڕە منداڵم فەقیرە تو هەندێتکی لێیان گەڕێ. بەسەری تو دەبی لەمە و بە دواناوی بەرازەکانیش لە لیستەی بەڵاکانی تەبیعەتدا بنووسە.